بێنە بەر چای خۆتان برا بەڕێزەکانم ئەمەی ئێمە پێڵێن پردی سرات پەڕینەوە نییە بەس لە جەهەنەم پەڕینەوەی هەموو مرۆڤایەتیە لەم کەونەی کە ئەمڕۆ پێڵین کەون و گردون بۆ کەونێکی تر و بۆ گردونێکی تر ئەوە تاکە ڕێگەی پەڕانەوەی چونکە ئایرە ئەپێچێتەوە تەواو بۆکو ئەو ڕۆژەی کە نەبووە ئەگەڕێتەوە بۆ سفرەکەی خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەووەڵەکەی خۆی کەما بەدەئنا ئەووەلە خەڵقین نوعیدو چۆن یەکەم جار دەستمان پێکرد و بە تەقینەوەیەکی گەورە لە سفرەوە ئەم کەونە ئەمە دروست بوو هەموو گێتەوە بە ناویەکە داتەپێت و ئەبێتەوە بە نوقتەیە کۆچێتەوە ژەر دەسەڵات و قودرەت و عیلمی ئیلاهیەوە ئەی خەڵکەکە چیان و خەڵکەکە لە شوێنی پەڕینەوەکە لە سەرەتاکەی ئەوە لە دوامانە سیرەکەی ئیتر ئاسمان و زەوی پێچرایەوە مەجای گەڕانەوە نەما ئەرزێ نەما خاکێ نەما زەویەک نەما مرۆڤایەتی بۆ بگەڕێتەوە ئەو تای لە تاریکایی سەرەتای پردەکەیە لەوانەیە کە باسی پردی قیامە پردی سیراتمان بۆ کرێت دوام بزانن ئەوە پردێکە و نەفرێک ئەوە پیا ڕات و بەسەری ڕات برا بەڕێزەکانم ئەو پردی سیراتی کە خوای گەورە لە قورئانە بۆمان بازەکەەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باز دەکات باسی پردەکە خۆیتان بۆ ناکەم کە لە هەنگی ڕیوایەتە لە هەنگی لە پیاوچاکانی تابعینەوە هاتووە هەنگێکیان دەڵێن 15,000 ساڵە ڕێ و هەنگێکیان بە 3,000 ساڵە ڕێ و هەنگێکیانی تر لەوانەوە هاتووە و قسە لەلایەن ئەو زانە گەورانەوە هاتووە کە ئیمامی قورطوبی زیاتر و ئیبن عەساکیر لە هینەکەیە هێناوێتی لە تاریخەکەیە هێناوێتی بەڵام باسی کۆتایی پردەکە هەر کۆتایی پردەکە کە خەڵگەوێ لێ پەڕێتەوە لەوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە کۆتایی پردەکە پردۆچکەیەکەیە پردۆچکەیەک ئەوە پردەکە لەسەر جەهەنەمە ئەم پردەش خوای گەورە فەرمێ وئین منکم ئیلا واریدوها کەس نییە لە ئێوە ئیلا بێ بەسەر و پردیا بڕۆ ڕێگەی بەهەش لەوێوەیە شوێنیکە نییە پیا بڕۆیت ئەبێ هەر هەووی بەسەریا بڕۆ بە چاک و بەخراب یەکەم کەسیش پێغەمبەرە محەممەد صلی الله علیه و سلم کابێ بەسەریا بڕۆ و خۆی ئومەتەکەی پاشان پێغەمبەران و ئومەتەکان یەک بەدوای یەکە لە ئەخیری ئەم پردەیە پردۆچکەیەکەیە پێوتێ قونتوڕە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە کۆتایی پردەکە لەسەر ئەو قونتوڕەی خوای گەورە ئەمر بە مەلایکە دەکاڵن نێڵن کەس لێرە پەڕێتەوە هەتا ئەو خەڵکە هەر هەمووی حەقی یەکترە داتەوە تەمانەوەی کە گەیشتە کۆتایی ئەو پردەوە ئەهلی ئیمانەکەن لێنا خۆی وەکو هەنگێ لە زاناکان ئیمامی قورطوبی لە تەفکیرەیە باسێکا دەفەرمێ پردی سیرات 8 سەیتەرەی لەسەرە سەیتەرە بە سەیتەرە خەڵگە گیرە و ئەکەوێت سەیتەرەی یەکەم سەیتەرەی ئیمانە ئەوەی ئیماندار نەبێ هەر لێ لەحظەی یەکەم پێخستە سەر پردەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی یەک ڕاچڵەکان ڕاچڵەکێنی هەر پارچەی بەلایەکە ڕۆ کافرە لولیەکە بۆ ناو ئاگرەکەی باتە خوارەوە نایڵێ لە سەیتەرەی یەکەم گاتە دووەم چونکە دووەم نوێژە ئەبێ ئەهلی ئیمان لە یەکەم دەرەچێ گاتە دووهەم نایڵێ بگاتە سێم ئەگەر نوێژ نەکرد بێ ناگاتە سەیتەرەی سێهەم کە زەکاتە اینجا هەتا کۆگاتە سەیتەرەی ئەخیر ئەو پردۆچکەی کە باسی ئەکەین حەقی خەڵکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوا ئەمرەکان مەلایکەتەکان ئەڵێ بەهەشتەکەی من نابێ غیلی تیابێ نابێ هەچ کەسێک چۆ بەهەشت ڕق و کینە لە دڵیا بێ بەرامبەر بە برایەک بە خوشکێکی مسڵمان بەهەشت جێ ئەمەی تیا نابێتەوە ئەی چۆن ڕق و کینە لە دڵا نامێنێتەوە هەزارانمان هەیە لە دنیاە کەیکێ زوڵمی لێکرا ئاڵێ لەسەر پردەکەی سیرات یەخە دەگرم و بەخوا هەچ کەسێ بزانێ پردی سیرات چییە ئەگەر هەموو زوڵمی ئەم دنیا لێ کرد بێ ناڵێ لەسەر پردەکەی یەخە دەگرم بۆی خۆی مەحتەل نەبێ ئەگەر خواکان ڕێڵن خێرا بڕواتە ئەو بەرەوە بیری هیچ زاڵمێکی نامێنێ بەس نەجاتی بێ بڕواتە ئەو بەرەوە بەڵام هەزاران کەسمانێک ئاڵێ لەسەر پردەکەی سیرات یەخە دەگرم و حەقەکەی خۆم لێسەنم پردەکەی سیراتیش پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان بازەکە بە شەرتی ئەهلی ئیمان بێ اینجا لە ئەخیری پردەکەی ڕاگرن خوای گەورە ئەمری بە مەلایکە کردووە نێڵن کە زەم پردە پەڕێتەوە ئاخر شوێنی جەهەنەمەوە تا لەسەر جەهەنەم تاکو ئەو خەڵکە مافی یەکتر هەموو دەنەوە ئەبێ مافی ئەو خەڵکە بێتەوە بافی چی بەیمەوە هەرچی لەو سەر پردەیە سەرڕوت سەرپەتی پێپەتی خەتەنە نەکراو ڕوت و قوت خود چی پێ بیتەوە مافی خەڵک بە چیتەوە دەدوانم ئەرزی کابرا داگیر کردووە ماڵی کابرا خواردووە شەرف و ناموس و ئابڕوو بردووە خوێنی و ڕشتووە غیبەت کردووە بوختانی کردووە بە چی دێتەوە تەنها بە چیخ مقایسەکە بە چێ کڕین و فرۆشن و ساقە و سەواکە بەس بۆ خێر و چاکەی کە پێت وەرە کاکەم بای بوختانەکەی خۆم چیم بەرەوە خوێنم بەرێ کابراش بەس خواخوایەتی خێرێکی دەستکەوە بووی پەڕێتەوە ئەخیری پردەکەیە ئەوی لەویان نەجاتی بوو تاو هەتا دڵی ڕازیە بێ بای حەقەکەی خۆی زوڵمەکە چەندەیە ئەوگە لە بەرامبەرەکەی وەرەگرێت لەو شوێنەیە دایک لە کوڕی خۆی خۆش نابێت دایک لە ئەولای خۆی خۆش نابێت بەس ڕزگاری بێت ئەم مەنگە خەتەرە کۆتایی پردەکەیە دوای ئەوە پەڕیتەوە چیتە کوێ لێوا پەڕیتەوە چیتە کوێ
كل بيغمرك عليه الصلاة والسلام هذه كل صرحة وزكي خوي وسوا الله هلموا إليه ورن بولا يمن هذه قومك خوي بانكا اللي باريتو شوني أخوارنا ويتر شوني إسراحته شارخنا وبخيونته وبهاش بس بارينو لم برديتو لا أجرو لا ترفكنا جاتبو إنتو لم أخيري شوية لا أخيرا رايان قرتويت لا أخيري بردك على نيل كفارته حقيقة تربنو فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى جوان تبقى مثقال الذرة اللي يحسابه بخوا مثقال الذرة اللي بينقاقا ودري النواه ولا بينقاقاي أو كفش دري النو كظلم لتوكدو شو كتوشر ظلم اللي يكلاوه حق ورقري حق ديت أو كفيك الله يا ربي أما يكون مدعي هي لسري أو خير كاني ما همون توزيع كرت بسر أو أنا بس دنيا مدعي كما يا ربي تشيل يقين جا خوي جورا فرميت لجناحي أوان هالكلام بين بقولي قرآن خيرنو نشكرنا كي وذكر والصلاة وحج وهم يبشيو بس الخلق بهوي دمي بيوا بهوي الظلم كيوا بهوي تاوانا كاني وهيك نما إن جال لي أوان هالكلام بين بقولي أما جناحي خوي وجناحي وخلق بخوي آلياتي أتيش بناخي أقدر خوا بناما با هرتشيك كدو حقي خلق بلاو النبي دوش تزور خطرة يا كمي بردكا وأخيري بردكا أولي بردكا تشيبو یەکەم شت کە لە پردەکە بینە قاقا دەگرێت چییە؟ ئیمانەکەیە. ئەخیرەکەشی کە بینە قاقا دەگرێت حەقی خەڵکە ئەو دوانەیان هەرچیەکە کردووە ئەو دوانە فافکە لە دنیاە. ئیمانەکە و ساغ و کاملکە بۆی بەبێ ئیمانی نەڕۆی بە ئیمانێکی فەقەتەوە دووەمینیشان بە حەقی خەڵکا کە با ظڵمی لێ بکرێت ظاڵم مەبە. چونکە لەو ڕۆژەیە کەس فریای کەس ناکەوێت.